کەرکووک لانکەی پێکەوە ژیان بەڵام ئەم پێکەوە ژیانە زۆر جار زۆر کێشە دەهێنێتەوە ئەو پارێزگا زۆر جار بە پارێزگایەکی بێنازیش ناو دەبرێت کێشە سیاسی و قەیرانە سیاسی و دارایەکان ڕەنگە لە کەرکووک لەگەڵ شارەکانی دیکە و پارێزگاکانی دیکەی عێراقدا جیاوازی هەبێت ماوەتەوە لەو نێوەندەدا لە نێوان پارێزگایەکی سەر بە هەرێمی کوردستان و پارێزگایەکی سەر بە حکوومەتی ناوەندا و لە ڕووی پۆستە ئیداری و کارگێڕیەکانیشەوە بە هەمان شێوە هێشتا کۆمەڵێک فرزەیە یەکلایی نەبوونەتەوە پێویستە کورد چۆن کار لەسەرم بابەتە بکە و کۆی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان کە بڕیار بوو پارێزگارێک یاخود قایمقامێکی عەرەبدا بنرێت بۆ پۆستی قایمقامێتی قەزای داقوق بەڵام هەرزوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم پرسە هاتە سەرخەت هەڵوێستیان وەرگرت و تا بڕیارەکە ڕاگیرە ئەمە مانای چارەسەرکردنی کێشەکان و پۆستە ئیداریەکانی کەرکووک نییە بەڵکو پێویستی بە هەوڵی زیاترە لەسەر ئەم بابەتە چی دەکرێت ئەو هەوڵانە چینکە چڕ دەکرێتەوە بۆ پرسی کەرکووک و داکۆکیکردن لەسەر مافی کورد لەگەڵ بەڕێز دیلان غەفور ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق گفتوگەی زیاتر دەکەیت دیلان خان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم کابینەی حکوومەتدا و لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا پرسی کەرکووک هێشتا بە هەڵواسراوی ماوەتەوە ئێوە چۆن کارەکەن بۆ پرسی کەرکووک گەر لە نوێترین ڕووداوەکەی داقوقیشەوە دەست پێ بکەیت دیارە پارێزگای کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە پارێزگایە کە فرەنەتەوەی تایە فرەعینی تایە پێویستە کەسێک ئیداری ئەم شارە بکە کە تاوا تێگەیشتن و خوێندنەوەی بۆ سەرجەم پێکهاتەکانە بێ خوێندنەوەی بۆ پێکەوە ژیان لەو شارەیە هەبێ لە ڕاستیدا ئێمە ڕۆژانە کێشەی لابردنی پۆستەکانمانەیە کە لە کوردی وەرئەگیرێتەوە لەو پارێزگایە ئەمە لە نەتیجە ئەوەیە کە ئێستا پارێزگارێک لەوێ ئیداری ئەو شارە ئەکات کە پارێزگارێک کە بەعقلەتێکی شۆڤینی کارەکە خوێندنەوەی تەواوی بۆ تەواوی پێکهاتەکانی ئەو شارە نییە و تەمەرکوزی زیاتری کردووە بۆ ئەوەی کە ئەو پۆستێک کە هەیەی وەکو بانگەشەیەکی هەڵبژاردن بۆ پێکهاتەکەی بۆ حیزبەکەی بەکاری بهێنێت دیارە لە تازەترین حەدەسا کە لە پارێزگای کەرکووکە بۆ ئەو هەڵوێستەی فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان بوو لە پارێزگای کەرکووکە لە دوای ئەوەی کە بەبێ ڕەچاوکردنی ڕەئی پێکهاتەی کوردی بەبێ بە نایاسایی بەبێ خوێنەوەی دۆخی ئیداری ئێستای شاری کەرکووک پارێزگاری بۆ وەکالەتی کەرکووک هەستا بە دەرکردنی ئەمرێک بۆ قایمقامی قەزای داقوق کە لە پێکهاتەی عەرەبیە لە ڕاستیدا ئەمە بۆ هۆکارێک کە ناڕزایەکی زۆر لایەن دانیشتوانی قەزاکەوە بە ئێمە گەیشتووە ئێمە ڕاست بوو لە پێشووتران نووسراوێکی فەرمیمان ئاراستەی پارێزگاری کەرکووک کرد کە هەموو ئیجراعاتێک بۆستنێ بۆ دانانی پارێزگاری بۆ پارێزگاری داقوق لەبەرەوەی ناو هاوسەنگی هەیە لە ئیدارەدان لەو شارەدا بەڵام بە پێچەوانەی ئەو ڕێیەوە بە پێچەوانەی نووسراوەکەی ئێمەوە بە پێچەوانەی وەرگرتنی ڕەئی پێکهاتەکان ئەو بڕیاری دەرکرد دیارە ئێمە ناڕەزا بووین لەسەر ئەو بابەتەوە داوامان لە خەڵک کرد کە لە ناو قایمقامێتە ئێمە اعتسامێکەکەین واتە چالاکی مەدەنی دەست پێکەین و ڕێگە نادەین بۆی ئەو پارێزگا ئەو قایمەقامە دەست بەکار بێ هەر لە دوایی بانگەوازەکەی ئێمە دیارە دانیشتوانی قەزایی داقوق زۆر بەگەرم و گوڕێ و بەرەو ئەم داواکاری ئێمەوە هاتن و تەواوی ڕەزامەندیان پیشان دەکە ئامادە ببن ئەنجومەن الهيئة العليا للتنسيق بين المحافظات لبغداد للايان رئيسي وزراء وراس بيراكا او كارا يعني او امر كاري بينكري هرزو ڕێگەمان لێگرت و نەمان هێشت ئەو کارە بڕواتە سەر ئەمە لێرە بڕیارەکە پێداچوونەوەی بۆ کرا یان جارێ بە هەڵواسرای ماوەتەوە کامیان ڕاگیراوە یان بە هەڵواسرای ماوەتەوە بڕیارەکە کاری پێ ناکرێت هەڵەوە شێنرێتەوە چونکە بەڕاستی ناهاوسەنگیەکی زۆر لە پارێزگاکە هەیە گەر تۆ ئێستا لە ڕووی هەیکەلی ئیداری و سێری پارێزگای کەرکووک بکەی پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت خۆی لە پێکهاتەی عەرەبە معاونی پارێزگار هەر لە پێکهاتەی عەرەبە قایمقامی مەرکەز لە پێکهاتەی تورکمانە تۆ سێ قەزاتەی لە پارێزگای کەرکووکە هەر سێکیان قایمقامەکانیان عەرەبە پێکهاتەیەکی سەرەکی کە کووردە لە شارەکەیە دوور خراوەتەوە لە
مراکزی بڕیاردان و هیچ پۆستێک لە کەرکووک ئێستا لە ڕووی ئەوەی کە مرکزی قرار بێ بۆ کورد نەماوە. ئەمە دیارە بە چەندین مەرحەلە گەیشتوتە ئەمەی ئێستا لە ساڵی 2005 هەتاوەکو ئێستا هیچ هەڵبژاردنێکی پارێزگا لە کەرکووکە ئەنجام نەدراوە و ئەوانەی کە لە ڕابردووە مووقعی کوردی بوون یان بەهۆی ئەحداسەکانی 16 ئۆکتۆبرەوە و یانیش حالەی تەقاعد کراون قایم قامەکان و شوێنگرەوەیان عەرەب هاتوۆتە شوێنیان بە پێی یاسا. بۆیە یعنی بە تەواوەتی کورد ئێستا لە پۆستەکانە دوورخراوەتەوە هەروکو بۆ ئامارەم بە جەنابەت پیشاندا ئێمە 12 ناحیەمان لە پارێزگای کەرکووکە تەنها 2 مدیری ناحیە هەیە کە کورد بن 4 قایم قامەتە هیچیان کورد. پێشتر چەندی کورد بوو؟ قایمقامی داقۆق لە پێشترا قایمقامەکەی لە پێکهاتەی کورد بوو و قایمقامی دووبزیش بە هەمان شێوە قایمقامی مرکزی کەرکووکیش هەر لە پێکهاتەی کوردی بوو. پارێزگاری کەرکووک هەر کورد بوو بەڵام لە دوای ئەحداسەکانی 16 ئۆکتۆبرەوە ئەم گۆڕانکاریانەی کە کران و لادران قایمقامەکان شوێنگرەوەیان عەرەب هاتۆوە لەو کاتەوە هیچ گۆڕانکاریەک بەسەر ئەم بابەتە نهاتوە. دیارە چەندین لیجان تشکیل کراوە بۆ جارێکی تر ئیعادەی نەزەر بە هاوسەنگی لە پۆستەکانی پارێزگای کەرکووکە بەڵام لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئێمە هیچ استحقاقێکی کوردیمان وەرنەگرتووەتەوە. لە تازەترین ئەو لیجنانەی کە تشکیل کراوە لیجنەیەک ئێستا لە هەیئە العولیا للتەنسیق بین المحافظات بۆ پێداچوونەوە بە پۆستەکانی پارێزگای کەرکووکە تشکیل کراوە بۆ ئەوەی هاوسەنگی هەبێ لە دابشکردنی پۆستە. ئەم دەستەیە کوردیشی تایە؟ ئەمەش نوێنەرێکی ئێمەی تیابێ ئێستا لە قەیدی تشکیلکردنە و ئێمەش وەکو کورد نوێنەرێکمان لەوێ دیارە ئێمە سەررجەم ئەو بەیانات و داهاتایانە ئەگەێنینە ئەو هەیەیە کە چۆنێتی دابشکردنی پۆستەکان ئێستا لە کەرکووک بۆتە ماینە ینی ناڕەزایی خەڵک و مایەی ناڕەزایی کورد بە تایبەت لەو شارە کە پۆستە سەرەکیەکانی بەدەستەوە نەماوە. سەررجەم ئەو بەیاناتانەی ئەگەێنینە دەستی ئەو هەیەەوە لە هەمان کاتە بەم نزیکانە سەردانێکی ڕئیسی وزەرا بەڕێز محەممەد شیع سوودانیمان هەیە بۆی لە نزیکەوە بە بەیانات هەموو ئەو پۆستانەی کە ئێستا چۆن لەلایەن عەرەبەوە دەستی بەسەرگیراوە و چۆنیش ئێستا بەڕێوە ئەبرێ ئەو شارەک بەڕاستی بۆتە ماینە ڕێزایی ئێمە. باش دیلان خان بە تەنها کێشەکان لێریانەوە ساوەتەوە کە کەرکووک بۆنونە لە بەڕێوەبەری قەزایەکە مندیر ناحەیەکە یاخود پارێزگارێکا بێت کێشەکان گەشتوتەوە ئاستی تەنانەت تعریبکردن لە نێو کەرکووکدا بوونی هەیە کە پێشتر بە جۆری دیکە تعریبکردن بۆ کورد هەبوو بە عەرەبکردن هەبوو. ئەم کێشەی بە عەرەبکردنت چۆن بە دوواداچوونی بۆ دەکەن جوتیاران بە تایبەتی کە کێشێکی زۆریان هەیە لەو ناوچەیە؟ ئەمە لە پارێزگای کەرکووکە 3 کێشەی زۆر سەرەکیمان هەیە. یەکێک لە کێشەکان ناهاوسەنگی لە ئیدارەدانی ئەو پارێزگایە ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکانی ئەو شارەکە هەیە. یەکێکی تر کێشەی کشت و کاڵە کە ئەمە زیاتر لە نیو سەدەیە کاری لەسەرکرێ بە قانون بە یاسا لە کاتی ڕژێمی پێشووە لەسەر قانونەکان کارکراوە و ئەرز لە کورد وەرگیراوە دراوە بە عەرەب و ئێمە لە ڕووی ئەمنیشەوە بە هەمان شێوە خەلەلێکی زۆرمانەیە ئەو ناوچانەی کە تەماسیان لەگەڵ داعشا هەیە ئەبینین بۆشایی ئەمنیانتیایە و کورد هیچ بە هەمان شێوە لە پۆستە ئەمنیەکانی شابەشدار نییە. مەستی کێشی سەرەکیەکە لە پارێزگای کەرکووکایە توانین بڵێن ئێمە لە خولەکانی پێشە بەجددی لایەنە پەیوەندیدارەکانمان بان کردو چەندین مؤتەمەری سوحەفی و نووسراومان ئاراستەی شوێنە پەیوەندیدارەکان کرا بەس بەڵام بەڕاستی بەغدا حکوومەتی عێراق کەم تەرخەمە بەرامبەر شاری کەرکووک ئەوەندە تەرکیزی لەسەر مەناتقی جنوبی کەرکووک عێراق هەیە ئەوەندە تەرکیزی لەسەر کەرکووک نییە بینی مەناتقی جنوب بەڕاستی بێدەنگ نییە بە بەردەوام لەسەر ناحەقی و نایاسایەکانی کارەکان بە بەردەوام خۆپیشاندان ئەنجامەدرێ بێدەنگێکی زۆر ئەبینی لە ئەستی بۆچی دەگەڕێتەوە زۆر جار دووترێت کە هەم حکوومەت هێرێمی کوردستانیش بەجددی وەکو حیزبەکان یەکدەنگ نین بۆ داکۆکیکردن لە مافی کەرکووک. ئەکید ئێمە پێویستمان بەوایە کە لە کەرکووکە قیادەی سیاسی کوردی بێتە سەرخەت بەڕاستی ئێمە پێویستمان بۆیە
هەرچەنێ لە ڕابردووە بەڕێز پاڤڵ تالەبانی سەرۆکیەکێتی نیشتمانی کوردستان مقصر نەبووە لەو بابەتەوە لەگەڵ شاندەکان لە بەغدایە کاری جدی کردو، بەڵام بەڕاستی پێویستمان بۆیە زیاتر بێنە سەرخەت، چونکە بەڕاستی ئێمە وەکو کورد تەنانەت ئێمە لە ڕابردووە پرۆسی هەڵبژاردنەکان زۆرینە ئەو مەقعدانەی کە بەدەست هاتوون بۆ پێکاتی کوردبووەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پشکی زۆری بەدەستێناوە لەو مەقعدانە ئەبینین تەراجع هەیە. بەڕاستی ئەمە ئاوەڕێدانەوەیەکی زیاتریە پێویستە قیادەی سیاسی بۆ دۆخی کەرکووک زیاتر بێتە سەرخەت. هیچ کاتێک وەکو ئێستا شاری کەرکووک پشتگوێ نەخراوە، یعنی ئێمە شۆڕشمانە بۆ لە پێناوی کەرکووک هەرەسیە ناوە کەچی ئەبینین ئێستا زۆر بە ئاسایی پۆستەکان لە دەستی کورد وەرەگیرێتەوە لە ڕووی دامەزراندن و گۆڕینی دیموگرافی کاری جدیەکری و بێدەنگێکی زۆر هەیە لەم ئاستەیە. ئێمە داوا ئەکەین قیادەی سیاسی بە یەکدەنگ بێتە سەر خەت بۆ ئەم پرسەوە. بەڕاستی دۆخەکە لەوە زیاتر تەحمل ناکە و بگاتە تەنانەت تا ئەستی ئەوەی کە ڕێپێوانی گەورە لەو شارە ئەنجام بدرێت، دەست بکرێ بە خەباتی مەدەنی و ئێمەش پێشەنگی ئەو خۆپیشاندان و ئەوانە ئەبین. بەڕاستی یعنی پێویستمان بۆیە کە قەرارێکی استراتیجی لەسەر کەرکووک هەبێ و قەرار استراتیجیە بە گۆڕینی دۆخی ئێستای کەرکووک بێ، چونکە لەوە زیاتر تەحمل ناکرێت. تشتێکی بچووکی خستە سەر هەڵبژاردنیان انجومەنی پارێزگاکان کە ئێستا ئەم بابەتەی هاتوۆتە پێشەوە، پێویستە لەگەڵ پەرلەمانی عێراقدا ئەم هەڵبژاردنە بکرێت. وردەکاری ئەم بابەتە چییە و هەڵبژاردنەکە چی بۆ کورد دەست ئەخا لە کەرکووکە؟ طبعا لە بەرنامەی کاری محەممەد شیاع سوودانیدایە کە لە مانگیدا یان لە ماوەی ساڵێکە بتوانێت ئەنجومەنی پارێزگاکان بکرێتەوە. دیارە ئەمە ثغرەیەکی دەستوریە، خۆی بەپێی دەستور پێویستە ئەنجومەنی پارێزگا بێ و ئەنجومەنە کاری ڕقابەیە و چاودێریکردنە لەسەر پرۆژەکانی پارێزگا و لەسەر هاوسەنگی و جارێکی تر عملیە سیاسی تازەگەری بەخۆیە بینێ لەو موقعەیە. ئێمە ئومێدوارین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت لەسەر ئەواکەینەوە کە پارێزگای کەرکووک هاوشێوەی پارێزگاکانی تر ئەنجومەن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایتیان ئەنجام بدرێت، چونکە بەڕاستی لە ساڵی 2005ەوە تاوەکو ئێستا ئەو ئەنجومەنە هەڵبژاردننی تیان نەکراوە، بۆتە هۆکارێک ئەوەی کە پێکاتە سەرەکیەکانی شار تەواجودیان لە ئیدارەدانی شارە نەماوە. بۆیە ئێمە جەخت لەسەر جێبەجێکردنی ئەوواکەین کە بە زووترین کات ئەو یاسای بێتە پەرلەمان و هەموار بکرێتەوە و بودجەی تایبەتیش بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا دابنێت، چونکە ئێمە پێمان وایە چارەسەری ڕیشەیی ئەو کێشانێک کە ئێستا هەیە تەنها بە هەڵبژاردننی پارێزگاکان ئەبێت لە کەرکووک. ئەماکەمە دوا پرسیار دیلانخان لەسەر پۆستە گرنگەکە ئەویش پۆستی پارێزگاری کەرکووکە چی دەکرێت و لە نێو ئەنجومەنی لۆبیەکان فشارەکانی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی دەبێت، بەڵام بە کۆدەنگی چەند جارێ بەرنامەمان کردو ئەوەی کە باسی لێوە دەکرێت و خەڵکی کەرکووک باسی لێوە دەکەن کە هەوڵەکە هەوڵێکی تاکە حیزبیە کادرێش هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی چۆن دەرگای گفتوگۆ وڵات دەکا بۆ حیزبەکان بۆ داکۆکیکردن لەسەر ئەم پۆستە وەکو ئیستحقاقێکی کورد. طبعا پارێزگای کەرکووک هەروەکو لە پێشتر باسم کرد تایبەتمەندێکی زۆری هەیە. ئەمە پێویستی بە تەحالفاتی زۆر هەیە لەگەڵ لایەنە سوننیەکان لەگەڵ لایەنی شیعە و بە هەمان شێوە کوردیش پێویستە لە ناو خۆیان یەکگرتوو بێ بۆ ئەم پرسە بۆ پرسی دانانی پارێزگارێکی تر. دیارە جگە لەوەی کە ئەم پارێزگارە بەعقلەتێکی شۆڤێنی کارەکە لە پرۆژەکانیشا کێشەی بۆ دروستکردوین زیاتر ئەو پرۆژانێک کە لە کەرکووکە هەیە ئەبینی لە منتیقە عەرەبیەکانە هەیە، یعنی تەحەیوزی زۆر هەیە و ئەو پرۆژانە نادا بە گەڕەکە کوردیەکانە بینی گەڕەکێکی کوردی پرۆژەی تیان زۆر بەکەمی هەیە لە کارەبا لە ئاو لە خزمەتگوزاری. ئەگەر بچیتە منتیقە جنوبیەکانی کە زۆرینەی دانیشتوانەکەی لە پێکاتی عەرەبە ئەبینی ئیزدیهارێکی زۆری کردووە و پێشکەوتنێکی زۆری بینی و بۆیە ئێمە تەنها کێشەمان لە بەڕێوەبردننی ئەم پارێزگانیە لە عقلێتی بەڕێوەبردننی ئەم پارێزگایە کە زۆر بە عقلێتێکی شۆڤێنی کارەکە. چی جار ئەمە بۆ ئێستای ئێمەی کەرکووک
ئەم جۆرە عقلێتێکە کە زەرەر بە پێکەوە ژیانەوە پارێزگا و پێویستە کاری جدی بکرێت کە بە زووترین کات لا ببرێت جگەلەوەی کە مەلەفاتی فەسادی زۆر لەسەر هەیە و دیوانی ڕقابەی مالی چەندین تەقاریری بەرز کردووەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ مەجلیسی نواب بەڵام ئێمەوەی کە ئەیبینین تەسەتور هەیە لەسەر ئەم بابەتەواتە یعنی پەردەپۆشی بۆ ئەکرێت چونکە بەڕاستی لایەنە سونیەکان دامێکی تەواوی مانەوەی ئەم پارێزگارەکەن یەکێکە بەشێکە لە معادلاتی سونی مانەوەی پارێزگاری کەرکووک بۆیە گۆڕینی ئەم پارێزگا من بە ئاسانی نبینم ئەگەر بێت و کورد یەکدەنگ نەبێت لەسەر ئەم پرسەوە تەحالوفی زیاترمان پێویستە لەگەڵ لایەنەی سیاسی سونە و شیعە و ئەو مەلەفانی کە هەیە لە مەلەفاتی فەساد چۆن لە جنوبی عێراق ئەبینی ئێستا محەممەد شیع سوودانی پارێزگاکانە گۆڕێ بەهۆی ئەوەی کە مەلەفی فەسادیان لەسەر هاوشێوەی ئەوە ئێمە داوا ئەەکەین محەممەد شیع سوودانی کاری جدی لەسەر ئەو مەلەفانە بکە کە بەڕاستی مەلەفاتی فەسادی گەورە لەسەر پارێزگاری بۆ کالە دیلان زۆر سپاس دەکەین کە ئامادە بووی سپاس بۆ ئەوەی کامیوانمان بووی سپاس بۆ بەڕێز دووبارە دیلان غەفور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ماگونم.